سەرەڕای کۆتایی هاتنی جەنگی غەزە و ڕاگەیاندنی ئاگربەست، بەڵام هێشتا گرژیەکانی قودس و کەناری خۆراوە بەردەوامە و بەشێک لە کێشەکانی تایبەت بە کەرتی غەزە بە هەڵواسراوی ماونەتەوە. لە مزگەوتی ئەقسای ڕووگەی یەکەمی موسڵمانان، ڕۆژی هەینی جارێکی دیکە هێزە ئەمنیەکانی ئیسرائیل دوای نوێژی هەینی هەڵیان کوتایە سەر مزگەوتی ئەقسا و هەروەها گرژی لە چەند ناوچەیەکی دیکەی کەرتی خۆراوە بەردەوام بوو کە بووە هۆی برینداربوونی 90 کەس. لە ئێستادا سوپای جوولەکە ئەبلوقەی خستۆتە سەر دانیشتوانی گەڕەکی شێخ جەڕاح کە سەرەتای گرژیەکان لە هەوڵەکانی قەوارەی زایۆنی بۆ داگیرکردنی ئەو گەڕەکە دەستی پێکرد. ڕێگە نادرێت بە هیچ فەڵەستینیەکی دەرەوەی ئەو گەڕەکە سەردانی ئەو شوێنە بکات، لە بەرامبەردا بە ئاسانی ڕێگە بە هاتوچۆی جوولەکە نیشتەجێکراوەکان دەدرێت. جوولەکە تونڕەوەکانی قودس پلانی ئەوەیان داناوە ڕۆژی یەکشەممە بە کۆمەڵ هەڵبووکتنە سەر مزگەوتی ئەقسا، لە بەرامبەردا لەسەر داوای دانیشتوانی گەڕەکی شێخ جەڕاح گەنجانی قودس و کەناری خۆرئاوا بۆ بەرگری لە مزگەوتەکە و گەڕەکی شێخ جەڕاح گرتبوونەوە ساز دەکەن و دەیانەوێت ڕێگری بکەن لە هەوڵی هەڵکوتانە سەر ئەقسا. هاوکات ماوەی 2 ڕۆژە هێزە ئەمنیەکانی ئیسرائیل دەیان گەنجی فەڵەستینیان دەستگیر کردووە و هەندێکیان لە ڕوبەڕووبوونەوەکاندا بەشێکیشیان چوونەتە سەر ماڵەکانیان لە ماڵەوە دەستگیر کراون. بە پێی سەرچاوەکانی هەواڵیش لە سەرەتای مانگی ڕابردووەوە تا ئێستا 500 کەس دەستگیر کراون کە بەشێکی زۆریان تا ئێستا لە زیندانەکان ماونەتەوە. هاوکات لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەریەکە لە وڵاتانی چین و تونس و نەرویج پرۆژە بڕیارێکیان ئامادە کردووە کە تێیدا خۆشحاڵی بە ڕاگەیاندنی ئاگربەست نیشان دەدات و داوا دەکات ڕێگری نەکرێت لە گەیاندنی هاوکاری بە کەرتی غەزە. بەیاننامەکە هەموو جۆرە توندوتیژیەک ئیدانە دەکات لە کردەوەی توندوتیژی و ڕاوەدونان و هەڵکوتانە سەر شوێنە پیرۆزەکان بە تایبەت لە قودسی ڕۆژهەڵات. لای خۆی ئۆستیڤان دیجاری وتەبێژی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند زۆر نیگەرانن لە بەردەوامی ئاڵۆزیەکانی قودسی ڕۆژهەڵات بە تایبەت لە شاری کۆن و دەوروبەری. داواشی کرد کۆتایی بە هەوڵە ئیستیفزازیەکان بێنرێت کە دەبێتە هۆی دروستبوونی گرژی زیاتر. بە پێویستیشی زانیوە ئیسرائیل ڕێزی تەواوی هەبێت بۆ شوێنە پیرۆزەکان. لەلایەکی دیکەوە یەکێتی ئەوروپا داوا دەکات کۆمەلگای نێودەوڵەتی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ بزوتنەوەی حەماس گرێ بدات بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی فەڵەستین لە بری دەسەڵاتی مەحموود عەباس. بەهۆی ئەوەی حەماس بۆتە نوێنەری ڕاستەقینەی گەلی فەڵەستین و لە ڕێی ئەوانەوە دەکرێت گفتوگۆ بکرێت و پرسەکان چارەسەر بکرێت. بەڵام تا ئێستا ئەمریکا سوورە لەسەرەوەی کە گفتوگۆ لەگەڵ مەحموود عەباس بکات و دەیەوێت لە ڕێی لایەنگرانی خۆیەوە ئەو هاوکاریانەی بۆ غەزە کۆکراونەتەوە ڕەوانە بکات. لەوبارەیەوە ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا ئاشکرای کرد کە ئیدارەی ئەمریکا بە هاوبەشی نەتەوە یەکگرتووەکان سوورە لە سەرگەیاندنی هاوکاریەکان بە کەرتی غەزە لە ڕێی دەسەڵاتی فەڵەستینەوە. بڕیاریشە بلینکن لە ماوەی داهاتوودا سەردانی ئیسرائیل و کەناری خۆراوا بکات و لەگەڵ هەردوو لا گفتوگۆ لەبارەی چەسپاندنی ئاشتی بکات.